چۆن مێشکم قایل بکەم کە سعی بکات و باز لە مۆبایل بهێنێت. لە بەش یەکەمە تەنها دوو خەڵ باسەکەین. خاڵی یەکەم، مێشکی هەڵخەڵەتێنە. مێشکی مرۆڤ ئەترسێ لەو مەنهەجەی کە ئەبێ سعیتیا بکەی. بۆیە واو لێەکە کەواز لە سعیکردن بهێنیت و خەریکی شتێکی چێژبەخشتر بێ تا ترس و قەلەقی کەمتر بێتەوە. چارەسەر چییە؟ چارەسەرێکی بریتیە لەوەی کە مێشکە هەڵبخەڵەتێنی کە بڵیت ئەمەوێت تەنها یەک لە سەرسەی مەنهەجەکەم تەواو بکەم، نەک هەمووی. پێ بڵێ من نمرەی کەممەوێ مەترسە. ئەگە بڕیار وابێ 6 پەڕە سعی بکەی، بە مێشکێ بڵێ هەردوو پەڕاکەم. بەمە مێشکی ئاسوودەترە بێ و ئاساییە بەلایەوە کە سعی بکەی. بەڵام هەر ئەوەی کە دوو پەڕ تەواو کرد، مێشکی هەستەکە کە بابەتەکە ئەو نەقورس نییە و ئەڵێ قەیناکات 4 پەڕێتیش سعی بکە. خاڵی دووهەم، نووسین. کاتێ مەنهەجەکە قورسە پێویستی بە بیرکردنەوەی زۆر هەیە، خوێندنەوەی کتێبەکە بە تەنها سوودی نییە، چونکە مێشک خەریک ئەبێت بە بیرکردنەوە لە بابەتی تر. بەمەش لە کاتی سعیکردن لەوانەی قورسە خەیاڵتەڕوە. ئەی چارەسەر چییە؟ هەر بابەتی قورس بوو بە قەڵم وەرەقە سعی بکە، واتە ئەو بابەتێکی قورس بوو بینوسەرەوە، چونکە ئەم ڕێگەیەوەکات مێشک خەیاڵی نەڕوات و لە هەمان کاتیشە توانای تەرکیزی باشتر بێت. ئەتوانم بۆ وەرگرتنی کورسەکەمان یانیش بۆ ڕاویشی تایبەتی نامەمان بۆ بنێرن.